ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێزاتمەتەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە بەرنامەی ئەم جارەشدا وەگەمیشە چەند بابەتێکمان ئامادەیەوە بۆتان دەخوێنمەوە. ناونیشانی بابەتی یەکەمیشمان بەم جۆرە دەست پێ دەکات. ئێران لەژێر چەتری نەخشەکانی ئەمریکادا کە لەلایەن عوسمانی حاجی مارفەوە ئامادەکراوە. دوورخستنەوەی عەلی خامنەیی لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بۆ ترامپ خاڵێکی وەچەرخان دەبێت لا برنە پێشەوەی سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەلای ترامپەوە خامنەیی پیاوێکی بەهێزە و چەقۆی ڕژێمە وەیە دوورخستنەوەی جا لە ڕێگەی ڕێکەوتنێکی دیبلۆماسیەوە بێت یان هێرشێکی سەربازی دەتوانێت ڕێگە زیاتر خۆش بکات بۆ دانوستان لەگەڵ حکوومەتی ئێراندا. لەلایەکی دیکەوە هەنگاوێکی لەو شێوەیە دەتوانێت ڕژێمی ئێران بخاتە ناو قەیرانێکی درێژخایەنی یەک لە دوای یەک یان پشێوی ملمەلانەیەکی نێو دەسەڵات کە لە نێوان کوتلە ڕکابەرەکانی ناو سوپای پازداران بخۆڵخێنێت و دەرفەتێکیش بۆ لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی ناو دەسەڵات دەڕەخسێنێت کە بۆ فراوانکردنی نفوزی خۆیان و ئەمەش پەیامێکی ڕوونە بۆ ئەوانەی پشتیوانی خامنەیی دەکەن بەمەش ڕێگری لە بەردەوامبوونی پشتیوانیان دەگرێت. لە هەمان کاتە واشنتۆن بیری لە توندکردنەوەی جێبەجێکردنی سزاکان دەکاتەوە لە ڕێگەی لادانی گەشتیە نەوت هەڵگرەکان یان بە ئامانجگرتنی چەند تێرمیناڵێکی هەناردەکردنی نەوت بە درێژایی کەنارەکانی باشووری ئێران کە دەتوانێت داهاتی نەوت بە شێوەیەکی بەرچاو کەم بکاتەوە. دانوستانە پێشبینی کراوەکانی نێوان ئەمریکا و ئێرانیش تەنها لە چوارچێوەی تەقلیدی پرسی ئەتۆمیدا نابێت بەڵکو دەست دەخاتە سەر خودی پێگاتی ڕژێمی ئێران و ئاڕاستە استراتیژیەکەی لە ناوچەکە و جیهاندا. ترامپ ئەم پرۆسەیە بە دەرفەتێک دەزانێت بۆ جێبەجێکردن و گۆڕانکاریکی قوڵی سیاسی لە ناو ڕژێمی ئێراندا. لە پشتی ئەم یاریەوە سیاسەتی ڕەچاوکردنی نێودەوڵەتی بەرفراوانتر دەبزوێت. دیارترین هەوڵەکانی واشنتۆنە بۆ کەمکردنەوەی نفوزی چین لە ناوخۆی ئێراندا. ئەمەش دانوستانەکانی ئەمریکا و ئێران دەکاتە بەشێک لە ململانەیەکی جیۆپۆلیتیکی فراوانتر. ئەو ڕێڕەوەی دانوستانەی کە ئێستا لە نێوان ئەمریکا و ئێران ئامادە دەکرێت تەنیا بە فایلە ئەتۆمیەکە بەرنامەی موشەکیواتە یان بالستیک یان تۆڕی کاریگەری ناوچەی تاران سنووردار نییە بەڵکو درێژ دەبێتەوە بۆ باسکردنی گۆڕانکاریە قوڵترەکان کە کاریگەریان لەسەر خودی پێکهاتەی ڕژێمی ئێران و هاوسەنگی هێز لە نێوان دامەزراوەکانیاندا و ئاراستەی استراتیژیەکەی لە ناوچەکە و جیهاندا هەیە. ترامپ لەسەر بنەمای ئەم قەناعەتە مامەڵە لەگەڵ ئێران دەکات کە کێشەی بنەڕەتی لەگەڵ ئێراندا تەنیا تەکنیکی یان سەربازی نییە بەڵکو سیاسی و پێکهاتەی سیستەمەکەیەتی ئەمەش سیاسەتی ڕێبازی گۆڕانکاری لە ناوەوەی ئێران ڕوون دەکاتەوە. سەرکردایەتی ئێران لە ئازهەر دانوستانێک کە لە ژێر هەڕەشەی کردەوەی سەربازیدا ئەنجام ئەدرێت لە ڕادەبەدەر هەستیار و دۆدەڵن تەرسی ئەویان هەیە لە ئاکامدا دانوستانەکان ببنە بەرگێک بۆ کردەوەی سەربازی یان ئامڕازێک بۆ وەستان و زیاتر قەیراناویکردنی دۆخی ناوخۆ. بۆیە تاران دانوستانەکان وەک پرۆسەیەکی تەکنیکی تەماشان ناکات بەڵکو تاقیکردنەوەی ئایندەی مانەوەی خۆی بۆ دەڕوانێت. ئەتوانین بڵێن ئێران دانوستانی لەگەڵ ئەمریکا وەک تاقیکردنەوەی پاراستنی مانەوەی خۆی مامەڵە دەکات نەک ڕێککەوتنێک بۆ هەڵگرتنی سزاکان یان ڕێگریکردن لە ڕوبەڕووبوونەوەی سەربازی. سەبارەت بە ئایندەی پەیوەندیەکانی ڕژێمی ئێران لەگەڵ ئەمریکاش مشتۆمەڕێکی نێوخۆیی بێوێنە لە نێوان ڕابەرانی کۆماری ئیسلامیدا قسەی لەسەر دەکرێت. هەندێک پێیان وایە ئێران ناتوانێت بەرگەی شەڕێکی دیکە بگرێت و جاخل لەسەر دانوستانی هەمەلایەنە دەکەن کە بابەتی جۆرا و جۆر لەخۆ بگرن لەوانە بڵێن بەرنامەی ئەتۆمی موشک کاریگەری ناوچەی و تەنانەت دووبارە دابەشکردنەوەی دەسەڵات لە ناو ڕژێمدا. بەشێکی تریان پێداگری لەسەر سنووردارکردنی دانوستانەکان تەنها لەسەر پرسی ئەتۆم دەکەن لە بەرامبەر هەڵگرتنی گەمار و ئابوووریەکان هەروەها ڕەدی دەکەنەوە چارەسەری ئەو پرسانەی دیکە بکەنە تاران بە هێڵی سووریشی دەزانن. جگەلەوەش پێشبینی دەکرێت هەر ڕێکەوتنێکی نێوان ئەمریکا و ئێران کاریگەری لەسەر عێراق هەبێت و بە پاڵمانی بەرەو یەکلاییکردنەوەی سیاسی سەبارەت بە سەرۆک وەزیران و پێگەێنانی حکوومەت و ئایندەی هێزەکانی نزیک لە تاران. مەسەلەی کە زۆر گرنگە بۆ واشنتۆن لە پرۆسەی دانوستان لەگەڵ تاران بەسراوەتەوە بە کۆمەڵێک مەرجی ئاشکرا نەکراوی پەیوەست بە پەیوەندی ئێران لەگەڵ چین بەبێ ئەوەی وەک خاڵی دانوستانی ڕاستەوخۆیان نووسرا و خراپێتە ڕوو. ئیدارەی ترامپ یان ئیدارەی ئەمریکا ئەم پرسە وەک بەشێک لە دیدگای استراتیژی فراوانتری خۆی
بۆ بەرەنگاربوونەوەی کاریگەریەکانی چین بە تایبەتی لە کەرتی وزە و ڕێڕەوی بازرگانیدا مامەڵەی لەگەڵ دەکات. هەروەها واشنتۆن هەوڵ دەدات ڕێگری بکات لە چەسپاندنی هاوبەشێکی استراتیژی درێژخایەنی نێوان تاران و پەکین. لە ڕوانگەی ئەمریکاوە ئەم شەریکایەتیە بڵێن چەترێکی ئابووری و سیاسی بۆ ئێران دابین دەکات کە لە سزاکانی ڕۆژئاوا دەیپارێزێت. ئەمریکا ئامانجیەوەیە وەردە وەردە ئێران لە پەیوەندی بە ڕۆژئاواوە بخاتە ناو سیستەمی ئابووری جیهانیەوە. هەروەها تێکەڵبوونی بە سیستەمی چینی کەم بکاتەوە. ئەمەش توانای پەکین سنووردار دەکات بۆ بەکارهێنانی ئێران وەکو سەکۆیەک بۆ کاریگەری استراتیژی لە کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەروەها هاوسەنگی وزە و هاوسەنگی بازرگانی ناوچەکە لە چوارچێوەی نەفوزی ئەمریکادا ڕێک بخاتەوە. ئەم دانوستانانە پەیوەستن بە دیدگای نەخشەی سیاسی فراوانتری ئەمریکا بۆ دووبارە ڕێکخستنەوەی هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا. هەوڵ دەدات ئێران بخاتە ناو ڕێڕەوی سنووردارکردنی لەگەڵ چیندا تا ڕۆڵی زیاتر بە ئەمریکا بدرێت لە کۆنتڕۆڵکردنی ڕۆشتنی وزە بۆ وەکو گاز، لەوانەش چۆنێتی هەناردەکردنی غازی ئێران بۆ بازاڕەکانی ئاسیا. لەم چوارچێوەیەدا ترامپ کار لەسەر بنیادنانی چوارچێوەیەکی نوێی ناوچەیی دەکات کە لەسەر بنەمای لێک نزیک بوونەوەی سیاسی، ئەمنی و ئابووری بێت و ئەم ڕێگایە بە فراوانکردنی ڕێککەوتنەکان لەگەڵ ئیسرائیل دەبەستێتەوە، بەمەش گۆڕانکاری لە ڕێکخستنی تەقلیدیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕازە دەکات. هەڵبەتەش ئەگەری پارچەبوونی هێزی سەربازی ئێران هۆکارێکی چارەنووساز دەبێت لە هەر جۆرە گواستنەوەی گیانگۆڕینی ڕژێم لە ئێراندا. بەڵام زەحمەتە پێگەێنانی ناو سەرکردایەتی سوپای پازاران لە دژی خامنەیی کار بکەن، چونکە ئەم پێکهاتەیە نزیکەی لە سەدا 20 دانیشتوانن کە عەقیدەی و دڵسۆزترین لایەنگرانی کۆماری ئیسلامی پێکدەهێنن. خەڵکی ئێران ئێستا بەجیا لە سیناریۆی دانوستانەکان لە چوارچێوەی دۆخی شەڕێکی مەترسیداردا ڕۆژانیان بەسەر دەبن. لە چاوەڕوانی ڕوودانی گەورەترین کارەساتدان کە ئایا شەڕ دەخەومێت و وڵاتەکەیان وێران دەبێت یان بەری پێدەگیرێت. پرسیارێکە مان و نەمانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر نەخشەکانی ئەمریکا وەڵام دەداتەوە، نەک دانوستانەکان. هۆشداری لە دۆخی ڕۆژاوای کوردستان دەدرێت. ئەم بابەتە راپۆرتێکە لەلایەن شار پرێسەوە ئامادەکراوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئامارێکی مەترسیدار بڵاو دەکاتەوە و دەڵێت نزیکەی 230,000 قوتابی لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە مافی خوێندن بێبەش بوون. ئەمەش بەهۆی گۆڕینی قوتابخانەکان بۆ ناوەندی نیشتەجێبوونی ئاوارەکان. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ راپۆرتێکی لەسەر دۆخی پەروەردەی لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بڵاو کردوێتەوە و تێیدا هۆشداریدا لە ڕوودانی کارەساتێکی پەروەردەیی و مرۆڤی. بە گوێرەی ئامارەکانی ڕوانگەی سووری بەهۆی نەبوونی چارەسەر بۆ دۆخی ئاوارەکان و کڕینی یان ببورن گۆڕینی ناوەندە زانستیەکان بۆ پەناگا، زیاتر لە 230,000 قوتابی نەیتوانیوە پەیوەندی بە پۆلەکانی خوێندنەوە بکەن کە بەسەر ئەم ناوچانەدا دابەش بوون. کۆبانێ نزیکەی 72,000 قوتابی لە قۆناغە جیاوازەکاندا بە تەواوی لە پرۆسەی خوێندن دابڕاون. حەسەکە و قامیشلە و گوندەکانیان زۆرترین ڕێژەی تێدا تۆمارکراوە کە نزیکەی 160,000 قوتابی لەگەڵ دەستپێکی وەرزی دووەمدا بێبەش بوون لە چوونیان بۆ قوتابخانە. ڕوانگەکە جەختیش دەکاتەوە کە ئەم دۆخە نەک تەنیا پرۆسەی خوێندنی ڕاگرتووە، بەڵکو ڕێگر بووە لەوەی قوتابیان تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ ئەنجام بدەن کە ئەمەش مەترسی هەژمار نەکردنی ساڵێکی خوێندن و دابڕانی یەکجارێکی لێ دەکرێت. هەروەها ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئەم ئامارە خستوەتە بەردەم کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوی یونیسێف و هۆشداری دەدات لەوەی مانەوەی نزیکەی 230,000 منداڵ و مێرمنداڵ لە شەقام و کەمپەکان بەبێ خوێندن دەبێتە هۆی کارەساتێکی کۆمەڵایەتی درێژخایەن و زیادبوونی دیاردەی کارکردنی منداڵان و بڵاوبوونەوەی نەزانی. ڕوانگەکە داوا لە سەرجەم لایەنە سەربازیەکان دەکات بەرپرسیارەتی یاسا و ئەخلاقی خۆیان لە ئەستۆ بگرنەوە بە پەلە کار بکەن بۆ دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی شایستە بۆ ئاوارەکان دوو لە ناوەندەکانی خوێندن بە مەبەستی چۆڵکردنی قوتابخانە و ڕزگارکردنی ئایندەی پێش ئەوەی کار لە کار بترازێت. دورگەی پستاین
وەک هێمایەک بۆ شکستی مۆراڵی سیستەمێک ئەم بابەتە لەلایەن جوتیار مەلارۆفەوە ئامادەکراوە. کاتێک لەسەر دۆسەی جێفری ئێپستاین دەنووسین تەنها لەسەر تاوانبارێکیەوە سپاسی سێکسی سزادرا و قسە ناکەین، دەبێت لەسەر دەسەڵات قسە بکەین، سەبارەت بە پارە، سەبارەت بە سیستەمێک کە نایەکسانیەکی زۆر بەرهەم دەهێنێت و بەم جۆرە پەرە بەوەرینی مۆراڵی ئینسانی دەدات. بۆیە تەنها پێویستمان بە دیدگایەک نییە، بەڵکو بەڕەهەندێکی سیاسی قوڵ و گشتگیرتر پێویستەوە بەر لە هەر شتێکیش پرسیاری ئەوە بکەین کە ئەم کەیسە چی لەبارەی بنەما ئەخلاقیەکانمانەوە ئاشکرا دەکات، کام ڕاستیانە لە پشتیەوە سەر دەردێن و خۆیان دەردەخەن. نایب ئێپستاین بە شێوەیەکی دانەبرا و پەیوەستە بە دوورگەیەکەوە کە پێی دەوترێت سنت جێمسی بچووک لە دوورگەکانی جێفری ئەمریکا. ئەم دوورگەیە تەنها وەکو بەشێک لە دیاردە جوانەکانی سروشتی نیشانی ئێمە نەدرا، بەڵکو بوو بە هێما بۆ تاوانێک کە سیستەمێک لە پشتیەوە وەستاوە لە فەزایەکی جیاواز و تایبەت لە دەرەوەی هەموو بەهاو بنەما ئەخلاقیەکان ژیان و کاتی تێدا بەسەر بردراوە. ئێپستاین سەرمایەدار و بازرگانێکی ئەمریکی بوو کە پەیوەندیەکی نزیکی لەگەڵ بازنەکانی داهات و پارەدار و کەسە کاریگەرەکان لە بواری سیاسەت و بازرگانی و ئەکادیمیدا هەبوو. ئێپستاین لە ساڵی 2008 زایانی لە ویلایەتی فلۆریدا دانی بە تاوانێک نابوو کە داوای لە منداڵانی خواردتەمەنی یاسایی کردووە بۆ تێکەڵکردنیان با بازرگانی لەشفرۆشی. ئەو گرێبەستەی کە لەو کاتەدا لەگەڵ داواکاری گەشتی کردبووی لە ژێرناوی مامەڵەی داوای لێبوردن لە ئەنجامدا تاوانکار سزایەکی نائاسایی نەرمی بەسەردا سەپێنرا و بۆ هۆیشەوە ڕەخنەیەکی زۆر و بەرفراوانی لە سیستەمی دادوەری ئەمریکادا لێکەوتەوە. لە ساڵی 2009 زانیدا جارێکی دیکە ئێپستاین بە تۆمەتی دەستدرێژی سێکسی و بازرگانیکردن بە مرۆڤەوە تاوانبار کرا. داوای یان دوای ماوەیەکی کەمیش لە دەستگیرکردنی لە نیویۆرک لە زینداندا گیانی لەدەستدا، مردنەکەی بە شێوەیەکی فەرمی و بە خۆکوژی ناسێنرا، بەڵام بووە هۆی گفتوگویەکی جیهانی سەبارەت بە شکستی دەستگا ئەمنیەکان و بارپرسیارەتی دامەزراوە یاساییەکان. گومانێکی زۆر و هەروەها فەزاحەتی بنەڕەتی و زۆر جدی لە مامەڵەکردن لەگەڵ دەسەڵات و سامان و جێبەجێکردنی یاسادا ئاشکرا کرد. لە ڕاستیدا ئەوەی کە ئێستا ئەو تاوانە بێزەرەوە دوورگەی سنت جێمسی بچووک بۆتە ڕۆژەوی میدیا جیهانیەکان تەنها وەکو دۆستێکی تاوانکاری تەرجی نابینرێت، وەکو پڕیەتی لە نیشانە و گومانی سیاسی بەچاو لە پەیوەست بە دەسەڵات و سیستەم و کۆمەلگا نمونەی نەزمێک دەهێنێتەوە بەرچاومان کە دەسەڵاتی سەرمایە و ئابووری دەتوانێت چ کاریگەریەکی کۆمەڵایەتی و یاسایی لە ڕایەڵەکانیدا دروست بکات. من لە ڕوانگەیەکی سیاسی جیاوازەوە سەیرێم کەیسە دەکەم، چونکە ئەو کەیسە هێڵەکانی فەزیحەی مۆراڵی سیستەمێک ئاشکرا دەکات کە بانگەشەی درۆینەی گەرانتیکردنی یەکسانی مرۆڤەکان لە بەردەم یاسا و کۆمەڵگادا دەکات. ئەوەی بە تایبەتی جێگەی نیگەرانی و تێڕامەنە تەنها خودی تاوانەکە نیە، بەڵکو هەموو ئەو زەمانەیە کە لە ژێر سایە و سیستەمەدا ئەو تاوانە نامرۆڤانەیە خرایە ژێر سایی لێبوردەی کۆمەڵایەتیەوە. ئەپستاین باشکرا لە تۆڕی پەیوەندی دەستە بژێرە سیاسیەکاندا بەرخورد و هەڵسوکەوتی دەکرد، پێشوازی گەرمی لێ دەکرا و بەشداری لە بۆنە و ئاهەنگە شاهانەیەکان و بۆنە سیاسیەکان دەکرد، پەیوەندی لەگەڵ کەسایەتیە دیارەکاندا دەچاند و مێژ و سوودێکی سایکۆپاتیانەی لە ڕادەبەدەری لەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە دەبینی. لێرەدا پرسیارێک کە لە زەینماندا دروست دەبێت کە چۆن مرۆڤێکی سایکۆپات بەم جۆرە پاشخانەوە بۆ ماوەی ئەو هەموو ساڵە دەتوانێت بەشێک بێت لە دەستە بژێرە باڵا سیاسیە و بێدەنگی و چاوپۆشیەوە بژبێنێتەوە. لێرەوە لە شوێن پەنجەکانی ئەو تاوانەوە دەردەکەوێت کە سیستەمی سەرمایەداری لە فۆرمە ڕاستەقینەکەی خۆیدا چ نایەکسانیەکی گەورەی بەرهەم دەهێنێت. لەوە تێدەگەین کە سامان تەنها سەرمایە ئابووری نییە، بەڵکو سەرمایەی کۆمەڵایەتی و سیاسیشە. ئەوانەی خاوەنی ملیارەها دۆلارن دەستیان بە باشترین پارێزەر و پەیوەندیە کاریگەریەکان و پەیوەندیە گشتە استراتیژیەکانیش دەگات کە ئەوەش دەبێتە ماینە هەفسەنگێکی مۆراڵی لە سیستەمی دادوەریدا. لێرە دەبینین سەرمایەداری پاداشتی سەرکەوتنەوە کاڵاکەکردنی سامان بە چ جۆرێک دەداتەوە بە خاوەن هێزە ئابووریەکان. پێمان دەڵێت کە ئەوە پرەنسیپە ڕاستەقینەکەی ئەو سیستەمەیە. کاتێک ئەو شەرمەزاریانە کاریگەری دەکەنە سەر کارکردنی دامەزراوە دیموکراسیەکان بۆمان دەردەکەوێت کە ئازادی ڕەهای ئابووری دەبێتە هەڕەشە بۆ سەر یەکسانی لەناو کۆمەڵگا و لە بەردەم یاسا و
نۆرمەکانیدا. ئەوەی لەناو بۆگەناوی ئەم سیستەمەدا جێگای نیگەرانیە ئاساییکردنەوە و بە کۆمەڵایەتیکردنی حەجمی سامانە وەکو نیشانەی بەرزی کوالێتی مرۆڤەکان. زۆر جار سامان هاوتا دەکرێت لەگەڵ پاکی، لێهاتووی، زیرەکی یان باڵادەستی مۆڕاڵی. ئەو معمار و تێڕوانینە پەرە بە دروستبوونی دیدگایەکی کوێر دەدات لە ناو کۆمەلگادا و کار بۆ بەهێزکردنەی دەکات. بە هەمان شێوەش حەجمی قوربانیەکان بچووک دەکاتەوە یان هەستی گومان لە بەرامبەر قوربانیەکان زیاد دەکات تا ئەو کاتەی تاوانەکان پەردەپۆش دەکرێن و ون دەکرێن لە چاوی یاسا و کۆمەڵگادا. نزیکترین نمونەش ئەو فەزاحەتە قێزەونەی دوورگەی ئێپستاینە. دوورگەکەی ئێپستاین دەکرێتە باشترین نمونەی تاقیکردنەوەی ئەخلاقی بێت بۆ بەهاکانی دیموکراسەتی نیۆلیبرالیزم. ئەو کەیسە پێمان دەڵێت کە سامان چەندە کاریگەری هەیە بە سەرکەمکردنەوەی هێزی یاسا و دادوەری و دەستگا ئەمنیەکان لە ناو ئەو سیستەمەدا. ئەگەر یەکسانی لە بەردەم یاسادا بنەمایەکی سەرەکی بێت چۆن دەکرێت پشت بە باڵانسی بانکی و توانەمادیەکانی مرۆڤ ببەستێت. ئەوەی کە بە تەنیا بەرپرسیارە لە بەرامبەر ئەو هەموو تاوانە قێزەونانەی مرۆڤ خودی سیستەمە. چونکە سیستەمێک بەو شێوەیە ڕێگە بە چڕبوونەوەی دەسەڵاتی سەرمایە بدات و پلەبەندیە کۆمەڵایەتیەکان بەسەر یەک پارچەی مۆراڵیدا ئەولەویەت پێ بدات، ئەلومەرجێک دروست دەکات کە چاودێریکردن لە ژێریدا شکست دەهێنێت. لە کۆمەلگایەکی کۆمەڵایەتی مۆراڵیدا کەرامەتی مرۆڤ لە پێش دەستکەوت و سەرکەوتنە ئابوووریەکانیدایە، بەڵام لە سیستەمی سەرمایەداری و بەتایبەت لە فۆرمە نیۆلیبرالیەکانیدا ئەدای سەرمایە لە یەک پارچەی ئەخلاقی بەهادارترە. سەرمایەداری تەنیا بازاڕەکان لە قاڵب نادات، بەڵکو بەهاکانی مرۆڤیش لە قاڵب دەدات. کاتێک لۆژیکی بازار هەموو شتێک دەگرێتەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیش دەبنە ئامڕاست. قسەکردن یان نووسین لەسەر تاوانە بۆ ئەوە نییە تەنها وەڵامێکی ئاسانمان دەست بکەوێت، بەڵکو دەبێت لە پێناو یەک ئاماژدا بێت. ئەوەیژەوەیە کە بڕوای تاوانمەند بۆ هەبێت بە ئاشکرا باسی دەسەڵات و هێزی پارە و بەرپرسیارەتی ئەخلاقی بکەین. کەیسی دوورگەی ئێپستاین بابەتێکی زۆر تاریکە، بەڵام دەرفەتێکە بۆ ڕەخنەگرتن و پێدا چوونەوە بە نۆرم و بەهاکانی سیستەمێک کە مرۆڤ لە وێنە ڕاستەقینەکەی خۆیدا هیچ بەهایەکی نییە. ئەگەر ئەو تاوانە تەنیا وەکو ئابڕۆچوونێک بیبینین، ئەوە وانە ڕاستەقینەکەی بەها ئەخلاقی مرۆیەکان لەدەست هەر لەو دیدگایەشەوە پێویستە لەوە تێبگەین کە دیموکراسیەت چەندە پێویستی بە پشکنین و باڵانسگیری هەیە، بەتایبەت لەو شوێنانەی کە سەرمایە دەسەڵات دروست دەکات و بەهای مرۆڤی لەسەر بنیان دەنێت. بەڵێ بینەرانی خۆشەویستە بەش بابەتەکانی بجاری بەرنامەی لێکدانەوە هەڵوێست بوو کە پێشکەش بە ئێوەی خۆشەویستم کرد. سپاس بۆ ئێوە کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان هەبوون.